سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنێ؟ دەنگ و باسان چۆنە؟ ئەی یاخوار باش بن ئەدی پێم بڵێن ئەمڕۆ ئێمە لەکوێین؟ کانی سپیکە سەر بە قەزای کوێیە؟ ئەی سەید سادق سەر بە پارێزگای کوێیە؟ ئافەرین یەکچە بڵێ قایم بۆ خۆتان. ئەمڕۆ پێتان خۆشە هاتوومەتە گوندەکەتان؟ زۆر باشە منیش زۆر دڵخۆشم لەبەرەوەی ئەبینم ژمارەیەکی زۆر مناڵ بەشدارە لە بەرنامەکەیان لەگەڵمانە. پێتان خۆشە چیرۆکێکتان بۆ بگێڕمەوە؟ باشە سەرەتا چیرۆکێکتان بۆ گەڕمەوە دوایی شەنێ پرسیارتان لێکەم لەسەر گوندەکەتان باشە؟ ئامادەن؟ ڕۆژێکیان کچێکە بێ ناوی گوڵاڵەیە. گوڵاڵە تەمەنی 8 ساڵە. دایکی زۆر خۆشەویست بەڵام ئامۆژگاری وەرناگرت و بێگوێییە کرد. ڕۆژێک دایکی نەخۆش بوو. وتی گوڵاڵە ئەمڕۆ مەچۆرە ناو مناڵ بۆ یاریکردن من نەخۆشم. گوڵاڵە بێەوەی گوێ بۆ ئامۆژگاریەکەی دایکی وەربگرێ چووە دەرەوە بۆ ناو مناڵان بۆ یاریکردن و خەتخەتێن. ماڵەوەی لەبیر چۆ دایکی بێهێز و بێتاقەتر بوو ئازاری زۆری بواو. شنە دراوسەکانیان گەیشتنە سەری و بەپەلا سیاریان بۆ گرت و بردیان بۆ خەسەخانە. دوای ماوەیەک گوڵاڵاتەوە بۆ ماڵەوە سەیری کرد ماڵ چۆڵ دایکی لە ماڵ نییە. ژوورەکان گەڕا کەسی نەبینی. زۆر شڵەژا و زۆر ترسا و زۆر گریا. زۆر پەشیمان بووە هەرچە ناواری کردایە کەس وەڵامی نایەوە. باوکی لە کار گەڕایە و لە دەرگای یاواتە ژوورە وتی گوڵاڵە کوا دایکە؟ گوڵاڵە نەیزانی چی بە باوکی بڵێ و زمانی بەسرا. لەپڕ دایە پڕمەی گریان. باوکی زۆر سەرسام بوو. پاش کەمێک ژنە دراوسەکان دایکیان لە خەسەخانەیە نایەوە و گوڵاڵە بە سەرسامی بۆ دایکی ڕوانی هیچی بۆ نەوترا. ژنەکان باوکی گوڵاڵەیان لە وەسعەکە تێگەیان. گوڵاڵە فرمێسکی پەشیمانی هەڕشت و زۆر پەشیمان بوو کە دایکی بەتەنیا بەجێهێش. بە شەرمەزاریەوە چووە لای سەری دایک و دانیشت و لەژێر بەتانەکەی دایکیا پاڵ کەوت. بە فرمێسکەکانی دایکی تێگەیان کە چەند پەشیمانە. بۆیە داوای لێبوردنی لە دایکی کرد. دایکیشی دەستیەنا بەسەری گوڵاڵەیە و فرمێسکەکانی چاوی بۆ سڕی. وتی خوایە گیان دایکم چاک کەرەوە لەوە زیاتر هیچم ناوێ و لەو زیاتر کەسیشم نییە. چاوەکانی دڵۆپ فرمێسکی پیاتە خوارەوە. دایکی دوای 2 ڕۆژ چاک بووە. ئیتر گوڵاڵە بەڵێ نییە هەرگیز دایکی بەتەنیا بەجێ نێڵێ و هەرگیز ئامۆژگاریەکانیشی فەرامۆش نەکە. ناڵەکان چیرۆکەکەم خۆش بوو؟ یەک چەپڵێک خایم بۆ خۆتە. ئاکار چۆنی؟ باش. ئەحواڵە چۆنە؟ وەڵا باش. ئاکار لە پۆلی چەنی؟ 4. ئەی ئافەرین ئاکار بەڵێ گوندەکەی ئێوە قوتابخانە تا پۆلی چەنی تایە؟ پۆلی 6. ئەیە گەر دەرچن بۆ پۆلی 7 ئەچن لەکوێ خوێنن؟ هەر لەیرە لە کانی سپیکەی بەرخ. ئەکانی سپیکەی بەرخ هەتا پۆلی چەنی تایە؟ هەتا 9. بەڵێ ئەیە گەر دەرچن بۆ پۆلی 10 ئەچن لەکوێ خوێنن؟ سەراو. بەڵێ نزیکە لێتانەوە؟ نەخ بەڵێ بەچیە چن؟ بە پاس؟ بەڵێ داگاتان لە خۆتان بێ لات و چوە باشە؟ باش. یەک چەپڵێ خایم بووە کار. نور چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ نور لە پۆلی چەنی؟ لە پۆلی 2. لە پۆلی 2 حەزی لە قوتابخانەیە؟ باڵێ بۆچی لە قوتابخانە چی فێرەمی؟ کورژی ئێ ڕاوشتی جوان. ئافەرین ئەی گۆرانیە زانی نور؟ باڵێ هەتی گۆرانێکم بۆ بڵێ
دۆستیازان قوتابەیەکیان هەمیشە دۆستیازان ڕۆژ بەس بپاکە ڕۆت و کردەوە چاک لە شوێنی یاسەرێ لای سەرپێچیدان ماستا جێی سپاسە ئەو بۆی کردمە باسە پێشکەوتمە یاسای سوودیەوەیە ئەفەری چەپڵێکی قایمی بۆ لێ ژینە بەڵێ چۆنی باش ئەحواڵت چۆنە باش ژینە لە پۆلی چەنی یەک یەک بەڵێ حەزی لە قوتابخانەیە تۆش بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ پەپوو لەیدوانی ڕازاوە ئێسک سووکی باڵ نەخشاوە تۆکەی هاتی بۆ لامان بەخێراتی سەرچەومان چاوەڕێوین زۆر بە گوڵ بیرمانە کردی بەدڵ لێرە زۆرە دار و گوڵ لەم چڵ بفڕە بۆ ئەو چڵ ئێرە دار و گوڵی زۆر لێ ژینە لە وەرزی بەڵێ. بەهارە بەڵێ ئەی پەپولێ هەیەتە ئێرە بەڵێ ئەی پەپولە خۆشەوێ بەڵێ ئەفەرین یەک چەپڵێک قای بۆ ژینە سندوس بەڵێ ئەوتانی چۆنی باشم باشی سندوس سویتەتە قوتابخانە نە ئەی زیتەڵە خۆشەوێ زیتەڵە منم خۆشەوێ ئە ئێمنی شۆم زۆر خۆشەوێ یەک چەپڵێک قای بۆ سندوس محەممەد من چۆنی باشم ئەحواڵە ئەڵا باش محەممەد لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئافەری محەممەد گۆرانی ێزانی بەڵێ گۆرانێکم بۆ بڵێ تابێژی ئەمە کتابێژی خانەوە چ بێن شاگرد ناکەی هەنی بەرز تۆپانی خامۆک تێەوەی دەفتەرسێکیان دەکەن لەبی جانەتی ڕەوەشی جوان و ڕاستی ماوەسا ڕابمە فەرمانی لەسەر سەرمانەتی دەبێت ئافەرین یەک چەپڵێک قای بۆ لێبە هەر بشی دەست خۆش دیە چۆنی باشی ئەحواڵە باشی باش دیە دەنگە بەرزکەرەوەی تۆم لێو نییە باشی باش دیە لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئافەرین دیە بەڵێ ئەگەر دایکە خوا نەخواسە یان باوکە یان خوشکەکە یان برایەکە نەخۆش بێ پێویستی بە تۆ بێ تو هاوکاریەکەی یان بەجێڵی تۆ چی یاریەکەی هاوکاریەکەم ئافەرین هەر بژی بۆچی هاوکاریانەکەی لەبەرەوەی پێویستیان پێێتە وایە وای ئافەری دیە گۆرانی ێزانی بەڵێ گۆرانێکم بۆ بڵێ قوتابیم لە پۆلیسی ئازاژیر و بەڕۆژێک بولبولی گسکە و ساوا لە باخی ژین بێپەرەوە ژێدای گوڵی زانستم هەر خوێن نابەبستم شەو ڕۆژ هەوڵ دەدەم بەوەی تێ پێ بکەم تا بگەمە خۆشی ژیان لە چاشەی کوردس ئافەرین دیەجان ئەی حەزت لە جلی کوردیە بەڵێ بۆیە جلی کوردی و لەبەر کردووە بەڵێ ئەی تۆ بۆ نەورۆز جلی کوردی لەبەرەکەی بەڵێ ئافەرین هەر بشی یەک چەپڵێک قانی بۆ لێبەر ڕەوە بەڵێ چۆنی باشم ئەحواڵە دەرم باسی تۆ ڕەوە لە پۆلی چەنی سێم لە پۆلی سێ ئەی ئافەرین ڕەوە بەڵێ پرسیارێکی لێ بکەم بەڵێ باشە لە گوندەکەیەوە ئاژەڵداری چیەکەن ئاژەڵداری مەڕ و ماڵات مەڕووماڵە بەڵێ باشە لەکوێیان لەوەڕێنن لە دەشت و دێ لە دەشت و دەر بەڵێ ئافەرین ڕەوە بەڵێ باشە پێم بڵێ ئێوە بەرهەمی شیر و پەنیر و شتەکان چی لێکەن هەمووی خۆتانەی خۆن بەڵێ بەڕاست بەڵێ بۆیەوە قەڵەو بوون بەڵێ کاتتان لەگەڵەکە یەک چەپڵێک قای بۆ ڕەوە ئەحمەد باڵێ چۆنی باشم ئەحواڵت چۆنە وڵا باشم ئەی تۆ چۆنی زۆر سپاس لەخوا بەزیابێ ئەحمەد بەڵێ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئافەرین هەر بشی ئەحمەد بەڵێ لە گوندەکەی ئێوە چ دارێکی بەرداری زۆرتیە دوو تو تو بەڵێ ئەی تووەکە چی لێکەن ها تو چی لێکەن ئەی خۆن ئا ئەی وشکەکەنەوە ئا ئافەری زۆر خۆشە تو ئەجاکە وشکەکەیتەوە لە وەرزی زستانە لەگەڵ چەرەس و شەو چەرە و ئەوانەیە بیخۆی وایە باڵێ ئافەری یەک چەپڵێک قای بوو ئەحمەد ئاڵێ بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە باشم ئەی گیان ئاڵێش بۆچ لە کوردیانەوە زۆر جوانە ئاڵێ بەڵێ لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک
بەڵێ ئەی ئافرین زۆرم پێخۆشە مناڵان کە ئاوا هەمویان لە قوتابخانەن و هیچیان وازیان لە قوتابخانە نێناوە ئاڵێ گۆران نێزانی بەڵێ گۆرانێکم بۆ بڵێ دەی سمۆرەیەک هاوڕێمە سمۆرێ ئاڕێمە ناو پۆلیسدا پێمان زۆر وریایە بچووکە خمسکیلە و ئێستا سووکە پێمان دەڵێن وریا بن ئەدا زازە ئاڕابن هەچارێک و ئەبابەتێ جوان فێرمانەکە پیتێ هەلاشە چەمنچێ ناو چاپووکە لەگەرە و چاپووکە ئافرین یەک چەپڵێکانی بۆ لێبەر هەر بژی ئەحمەد مەحموود بەڵێ جوانی باشی دەنگ و باسە عیمانی ئەی ئەخوا قەت عیبە نەبێ ئەحمەد لە پۆلی چەندی چوار لە پۆلی چوار ئەحمەد بەڵێ کاتی پشوەکان ئێوە لەگەڵ هاوڕێکاتانە چی یاریەک زۆرەکەن ئاوا تۆپێن تۆپێن باشە بەڵێ. لێرە گۆڕەپان ساحەی دوو گۆڵیتان هەیە بەڵێ ئەی تیپتان هەیە تیپ بەڵێ تیپەکەتان ناوی چییە کانی سپیکە تیپی دووگۆڵی کانی سپیکە تیپی وەرزشی کانی سپیکە وایە وایە ئافرین یەک چەپڵێک قایم بۆ ئەحمەد ساوێن بەڵێ چۆنی باش دەنگ و باسە وڵا باش ساوێن گیان لە پۆلی چەنی پێنج پۆلی چەند پێنج ئافرین باشە ساوێن پێم بڵێ گوندەکەی ئێوە کشت و کاڵ و شتی واکەن بەڵێ چیەکەن زیاتر گەنم گەنم بەڵێ ئەی گەنمەکە فرۆشنەوە نەخێر هەندێک جار نایفرۆش ئەی چی لێکەن دەهێڵینەوە بۆ مریشک و ئاژەڵە واتە بۆ خۆتان بەکارێننەوە بەڵێ زۆر زۆر باشە ئافرین یەک چەپڵێک قایم بۆ ساوێن سیدینا بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵا باش سیدینا لە پۆلی چەنی پێنج پێنج بەڵێ ئەی ئافرین سیدینا بەڵێ تۆ پشوەکانە زیاتر بە چیەوە بەسەرەبەی بۆ نمونە پشووی هاوین پشووی نیوەی ساڵ ئەمانە دەڕۆم بۆ لای هاوڕەکانم یاری دەکەم یاریەکەن بەڵێ چی یاریەک زۆرەکەن یاری چاوشارکێ و گرتنم ئەی کتێب خوێندنەوە وێنە کێشان خۆتان بەوانەوە سەرخاڵ ناکەن بە زۆر زۆر باشە پێویستە مناڵان لە کاتی هاوینی شابەردەوام پەرتوک بخوێندنەوە ئەو پەرتوکانی کە سوودیانەیە باشە باش یەک چەپڵێک قای بۆ سیدینا ئەحمەد محەممەد بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە زۆر سپاس باشی بەڵێ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ هاتی ئەحمەد گۆرانێکمان بۆ بڵێ دەی باشە ژێ لە سەرای ساڵەوە براکان خوشەکان هاوڕێ خۆشەویستەکان دەرگای مەکتەب کرایەوە پشووی هاوین بڕایەوە جانۆرەی قوتابخانەیە کە بۆ زانی هێلانەیە بە یەکتر شاد ئەبینەوە ڕێگەی خوێندن دەگرینەوە ئافرین یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر لانە محەممەد چۆنی باش لانە بەڵێ وی ئەوە ئەو کچە کێەوە زۆر لە تووە چێ خوشکمە نییە بەڵێ چۆنی باشم ئەوە ئێوە چیەکەن خوشک دوانان بەڵێ ئەیکە جوانن لانە و لیە بەڵێ باشە ئێوە تەمەتان چەنە یانزە ئەی لە پۆلی چەنن پێنج ئافرین ئەوە یەکتریتان خۆشەوێ بەڵێ باشە لانە بەڵێ تۆ حەزن لە چ میوەیەکە زۆر ها پرتەقاڵ سێ و شووتی پرتەقاڵ پرتەقاڵ ئەی لیا تۆ وڵام من سلیک تۆ پرتەقاڵ تۆ شلیک بەڵێ ئەی ئافرین باشە پێم بڵێن ئێوازان بێک و گۆرانێکی خۆش بۆ بڵێن بەڵێ ئەدی یان دوو سێ قوتابیژت ئێمە قوتابیژی دین خاوەنی هۆش و بیرین شاگرتی ڕێژ ڕووناکی وێنەی بەرز و دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەر سێ دەخەینە سەرسەر پێی فێر دەبین زانستی ڕەوشی جوان و ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئیتر دەبێ بخوێنین نەزانین لە بن بێنین ئافرین هەر بشی باشە لانە و لیا بەڵێ ئێوە بۆ هەردووتان جلی پرتەقاڵیتان لە بەرایە حەزەکەین لە یەک دێ بەڕاستە ئەی حەزەکەن لە من بچن حەزەکەن هەردووتان لە من بچن بەڵێ گاڵتەم لەگەڵاکردن یەک چەپڵێک قایمێ بۆ لێبەر
هەر بژی مونا چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵا باشم مونا لە پۆلی چەندی سێ 3 بەڵێ ئەی ئافرین مونا بەڵێ قوتابخانەکە زۆر دوورە لە ماڵتانەوە ناخێر ئەی بەچیەتی بۆ قوتابخانە بە پێ بە پێ بەڵێ باشە مناڵە بێ بەسەر شۆستەکەیە بڕوایان بەسەر جادەکەیە بەسەر شۆستەکە بۆچی لەبەر سیاری لێە ئافرین نابێ بەسەر جادەکەیە بڕۆی لەبەرەوەی ساری لێ ڕێگە لێمان با وایە وایە ئافرین یەک چەپ لێ قایم بۆ بوونا لێوان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵا باشم لێوان لە پۆلی چەنی سێ 3 بەڵێ ئەی ئافرین لێوان حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی دکتۆر دکتۆر بەڵێ باشە کە بووی بە دکتۆر یەیتەوە گوندەکەی خۆتان خزمەتی ئەم مناڵە ئازیزانە بکەی بەڵێ ئافرین هەر بژی لێوان بەڵێ گۆرانی ێزانی بەڵێ ئاتی گۆرانێکم بۆ بڵێ دەی کوردستانم کوردستانە جوانە خوێن و دڵ و چامانە خۆشمان دەوێ پڕ بەدڵ ئەی پارێزم مەکو کوڵ سەربازی گەل و خاکم ڕۆڕەی کشت و چالاکم کوردستان دەپارێزم باموو جوانە هێزم زنکم دەکەم بە قەڵخان بۆ کە پێرکردی نیشتی ئافرین یەک چەپ لێ قایمی بۆ لێبە ئانیا بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە زۆر باشم ئافرینانیا لە پۆلی چەنی 6 6 هەر زۆر باشە بەردەوام بە لە خوێندێن بۆی لە پاشە ڕۆژە ببی بە کەسێکی زۆر باش بۆ وڵاتەکە و باشە لەسەر چا ئانیا بەڵێ باشە پرسیارێکی لێکەم بەڵێ واتای ناوی گوندی کالی سپیکە لە چیەوە هاتووە کانێکی بەردی سپی لێ بۆ لەوە ناویان ناوە کانی سپیکە کانی بەرد بەڵێ ئەی لەوە خۆم وابزانی کانێکەدا سپیە باشە ئاوی سپی هەیە بەڵێ ئەو کواسپیە ئەو هەر بێڕەنگە وایە وایە واتە ناوی گوندەکەتان لەوە هاتووە کە کانی بەردی لێ بۆ بەردەکانی سپیە بەڵێ ئافرین زۆر باشە یەک چەپڵێ قایم وانە کانی بەڵێ چۆنی باشە ئەحواڵە چۆنە لا باش ئافرین کانی گیان لە پۆلی چەنی 6 بەڵێ هەر بژی کانی بەڵێ باشە لەم گوندەی ئێوە خەڵکدارە بڕێتەوە ناخێ لەبەر ژینگە خۆمان نایبرن بۆچی ئەگەردار نەمێنە ژینگە چی لێ ژینگە ناشری نەبێ ژینگە پیسە بێ ژینگە ناشری نەبێ وایە بەڵێ وایە بەڵێ یەک چەپڵێ قایم بۆ کانی ئافرین بەریا بەڵێ چۆنی باشی ئەحواڵە چۆنە باشم پەریا لە پۆلی چەنی سێ بەڵێ ئەی ئافرین پەریا بەڵێ ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ نیناکردی زۆر باشە پیشەی مناڵی پاکە ئەوەی نینۆکی پیسە دایوانە خۆش و سیسە ئەی ئافرین تۆش دایما نینۆکە بکەی باشە باش بۆی نەخۆش نەکەوی یەک چەپڵێ قایمی بۆ لێبە سەریاس بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵا باش سەریاس لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئافرین سەریاس بەڵێ گۆرانێکە بۆ بڵێ دەی مامۆستا لە جێگەی بابە و دایە لە مەکتەب مامۆستایە ناوی شیرین و خۆشە ئاوێنەی بیر و هۆشە خۆش و خۆنەویستە بەڕێز و خۆشەویستە زانین و زانست بەخشە پەروەردەی وەکو نەخشە مامۆستا توانا و هێزە جێگەی شانازی و ڕێزم ئەی ئافرین سەریاس بەڵێ باشە وچی لە کوردیە جوانانە چییە لە بەردە تۆ هەموو کاتێکی کوردی لە بەرەکەی بەڵێ بەڕاستە بەڵێ بۆ هەموو بۆ نەو جەژن و شتەکان لە بەریەکەی بەڵێ ئافرین گرنگە ئەوە مناڵان گرنگی بن بە پۆشاکی کوردی چونکە پۆشاکێکی ڕەسەنی کوردەواریە وایە وایە یەک چەپڵێ قایم بۆ سەریاس دینا بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ دینا لە پۆلی چەنی یەک یەک حەزی لە قوتابخانەیە بەڵێ یا حەزی لە خەوە ئەم لە قوتابخانەیە ئەی خەو حەزی لە خەو نییە خەو زۆر ناخۆشە قوتابخانە زۆر خۆشە وایە وایە دینا گۆرانی ێزانی بەڵێ ئەدی گۆرانێکە بۆ بڵێ یەک و دوو ڕابرد و سێ و چوار کوێخە لێگەس هەفت و هەشت نۆمەگەس نۆدا خوێندنگە ئافرین یەک چەپڵێ قایمی بۆ لێ هەر بژی دەست خۆش گەشتیار چۆنی بەڵا باش ئەحواڵە چۆنە بەڵای سوبە گەشتیار لە پۆلی چەنی
لە پۆلی دوو بەڵێ ئەی ئافرین گەشتیار بەڵێ تۆ حەزت لە گەشت و سەیرانە بەڵێ باشە کە چووی بۆ گەشت و سەیران ئەو پاشماوەی دەبە و نایلۆن و شتەکان چی لێکەی ئەبێ بکەین ئەبێ ئەگەرتەنەکە خۆڵیان بێ بکەین ناو عەلاگەیەکەوە بۆچی لەبەر ژینکە پیس نەکەی ئافرین لەبەرەوەی ژینگەکەمان بە جوانی بێڵینەوە پیسی نەکەین وایە بەڵێ ئافرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر دەلار بەڵێ جوانی باشم ئەحواڵە چۆنە شکر باشە دەلار بەڵێ پێم خۆشە بڕاتم بۆ گوندەکەتان بەڵێ ئادی بەدەنگی بەرز بڵێ زیتەڵا بەخێر بێی بۆ گوندیکانی سپیکە زیتەڵە بەخێر بێ بۆ گوندیکانی سپیکە ئافرین هەر بژی یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر هەدیە بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشی هەدیە لە پۆلی چەنی چوار بەڵێ هەدیەتە ناوڕێو هەیە لە پۆلەکەی خۆتان وەڵا زۆر ئەی باشە ئێوە هەرە هاریەکەن ناخێر بۆ لەبەر ئەوەی مامۆستا کارێکی بێزار هەڵەیە. نەبێ و خۆشتان ئازارتان پێ نەگا وایە باڵێ باشە مناڵە بێت لە قوتابخانە چۆن دانیشیە بەڕێک و پێکی دانیشێت و بەگوێ مامۆستاکەی بکات ئافرین هەر بژی یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر لاند بەڵێ چۆنی باشی ئەحواڵە چۆنە وەڵا باش لە پۆلی چەنی لە پۆلی چوار لە پۆلی چوار بەڵێ باشە قوتابخانەکەتان کارگوزاری هەیە بەڵێ ئەی خۆتان قوتابخانە پاگەکەنەوە بەڵێ بۆ لەبەرەوەی بۆ ژینگەکەمان بە پاکوخانی ڕابگری ئافرین گرنگە مناڵان خۆیان گرنگی بن بە پاک و خاوێنی ئەبێ خۆیان پاک و خاوێنی پۆلەکەیان بپارێزن بۆ ئەوەی کارگوزارەکانیش ماندوو نەبن وایە وایە ئافرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر محەممەد بەڵێ چۆنی وەڵا باش ئەحواڵە چۆنە وەڵا عیمانی ئەی ئاخوار باش بی محەممەد لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئەی ساڵێکی تر دەرەچی بۆ چەند بۆ پێنج ئافرین کەواتە هەوڵ بە تێبکۆشەوانەکانە بە باشی بخوێنە باشە باش ئافرین محەممەد گۆرانی ێزانی بەڵێ گۆرانیەکم بۆ بڵێ وانەیە گۆ مناڵەکان ئەی برسیە ژین تاڵسە لەسەر سینگەنەوتایەکەی بابە گورگور نێزیک تابگەکەی ژووری سەرەوەی زێڕینی گر گۆڕێکی بچکۆڵەم دیلێ نووسرا بوو ئالێرەدا مناڵێکی چاوگەشی کورد لەبەر سامرد ئەفرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر مناڵەکان من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم کە لەگەڵ ئێوەیە بووم بەداخەوە لەبەرەوەی ژمارەکەتان زۆرە و کاتی بەرنامەکەشمان کەمە نەماتوانی لەگەڵ هەمووتانە چاو پێکەوتنکەین بەڵام هەر هەمووتان بەیەکەوە گۆرانێکم پێشکەشەکان کەوتم یەک دوو سێ گۆرانێکم بۆ بڵێن باشە زۆر باشە هەتا بەرنمەیەکی تر و کاتێکی تر و گوندێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ